بەهۆی خراپی گوزەرانی دۆخی ئابووری و سیاسی لە هەرێمی کورسانەوە ڕۆژانە گوێبیستی دەیان چیرۆکی تراژیدی دەبین یەکێک لەو چیرۆکانش با بڵێن خۆکوندکاندنی کاکە سەمەدە کە بەداخەوە لە تاو نەبوونی خۆی خنکاندەوە بەڕاستی ئێمە لە دوای گوێبیستی هەواڵەکەوەکو نووسنگی بەڕێز کاک شێخلاوور هاتووینەتە سەر پەیوەندی و هەر لە دوای ڕووداوەکەەوە ئەو ڕووداوە ناخۆشەوە پەیوەندیمان کردووە بە کاک بەرزان لێپسراوی با بڵین شارەوانی تاسووجەوە خۆشببختانە وادیەوەی پێداوین کە پارچە زەویەکیان بۆ دابین بکات و باسی لەوەش کردووە لە ئەمڕۆ توانن ڕێکاری یاسایی بۆ خۆ بۆی بکەن بە ناوی خۆیانەوە دەست پێ بکەن و ئێمەش ئەمڕۆ هاتوین و بۆ ئەوەی وێڕایی هاوخەمی بەڕێز شێخلاوور و لەگەڵەوەشە ئێمە بەردەوامە بین لە یارمەتیدانی ئەم بنەماڵە بۆ ئەوەی لانی کەم بتوانین ئەم دوو جگەرگۆشەیە ئەو کوڕە بتوانین تۆزێک لە فەراغی ڕۆحی و بێباوکیان ئەو ئازاریان لێکەم بکەینەوە. من وەکو برای شەهید سەمەد دوو برایتریشم شەهیدە زۆر سپاسی نووسینگی کاک شێخلاوور دەکەم. پێویستمان بۆیە یعنی دوو ژوور و هەیوانێ بۆ ئەو سێ منداڵە دابین کە هەر پێویستیمان بەس بەو شتێ تا پێویستمان بێشتی تر نییە. کۆچ کرد و لێرە ژیانی خۆی بەڕێ کرد. بەڵێ. یعنی دەوترێ باز لەوە کرێت چی بووە و نەیتوانیوە پارەی کرێخان و بادەمە تا چەند وایە. سێمان کرێخانووی نەداوە کرێتی بوو ئەسەم خانوە کرێە. ئەمە کێسە لێوەستاوین کرێە. سێ مانگە کرێخانووی نەداوە ئەشیاشتی هێناوە لە دوکاندەر و شتیوە هەمووی بە قەرز بێ موچەی خۆت دەزانانی حکوومەتەکە موچەی شتیا پێشمەرگەش دابین ناکە. ئێسامش خۆم هەر خۆمەکەم خۆم برای ئەوم پێشمەرگەم تەقریبا 6 ڕۆژە موچەم وەرنەگرتووە. بەس داواکاریمان ئەوەیە. ئێوە داواکاریتان چێ لە وەزارەتی پێشمەرگەکە و پێشمەرگە بە خزمەتی بێزەکانی پێشمەرگەی کوردستان کردووە. وەڵی داواکاری وەزارەتی پێشمەرگە ئەوە داواکاریمێکە ئاوڕێ لە پێشمەرگە بدەنەوە کاتی کە پێشمەرگە شەڕی داعشیە کرد هەموو چەپڵیان لێدا هەموو خۆشیان دەرەبڕی شێرمان هەیە بۆ ئێستا ئیشتان پێ نەما هەمووتان پشخی خستووە. وەکو پێشمەرگێکم بڕوان پێکە 15,000 هەبووە 5 ملاوە بە خێزانم دەبەدە داوامەکەم 10,000 لەگە خۆم بردووە چەند ماگەم موچە وەرناگرم داوامەکەشم زۆر دوورە.